وەرکشۆپێکە بۆ ئامادەکردنی پرۆژە یاسای چاکسازی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ تیشی خستنە سەر ئەو بابەتەوە زانیاری زیاتر بەڕێز کاک ئەحمەد نەجمەدین بەڕێوەبەری گشتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی مەبەست لە کۆنفرانسایانە وەرکشۆپێت. ئەو شۆپەی ئێستا بەردەوامە لە ناو هۆڵ تایبەتە بە نووسینەوەی ڕەشنووسێکی تازە بۆ قانونی چاکسازی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان کە ڕێکخراوی دادپەروەری بەندیەکان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەو کار هەڵستی ئەوەش دەرەنجامی گەیشتنە بە واقعی کە پێویستە گۆڕانکاری بەسەر سیستەمی چاکسازیدا بهێنرێتەوە کە ئێمە تا ئێستا سیستەممان هەبوو تەنها نظامێکمان هەبوو کە کارمان لەسەری کرد کە ئەوە کافی نەبوو کەم و کوڕی زۆری هەبوو کە دەبواە ئێمە پەنا ببینە بەر ئەوەی لە دەرەنجامی پێشکەوتنی مجتەمەعی دەولی و هەروەها بوونی قەواعیدی ماندێلا بتوانین گۆڕانکاری بکەین و بتوانین ڕەشنووسێکی تازەی یاسای چاکسازی بنووسینەوە بە سوودوەرگرتن لەسەر دوا قانونی چاکسازی لە عراق ساڵی 2010 و قانونەکانی تری وڵاتانی تر کە سوودی لێوەربگرین و بێگونجێن لەگەڵ واقعی هەرێمی کوردستان. بڕیارە سێشەمەی داهاتووش وەرکشۆپە درێژە بچێشێتن یان درێژە هەبێتن بۆ دادوەرەکان دووشەمە یا سێشەمەی داهاتر هەفتەی هەمان ئەو وەرکشۆپە ڕاستە درێژە ئێبێ دووشەمەی داهاتووش کۆمەڵێک دادوەری تایبەتمەند بانگەش کراون بۆ ئەوەی دوا قسەی خۆی لەسەر بکەن بە مەبەستی ئەوەی کە یاسایەکی پخت بیت بۆ هەرێمی کوردستان و بۆ چاکسازی پێکردنی سزادراوان لە هەرێمی کوردستان. بەڕێزن زۆر سپاس. وەکو کاک ئەحمەد نەجمەدین ئاماژەی پێکرد ئەو کۆنفرانس وەرکشۆپانە درێژەی دەچێشتن بڕیارە لە دووشەمەی داهاتوو دادوەرەکان بێن بەشدار بن لە وەرکشۆپە بۆی پرۆژە یاسایەک ئامادەکەن دواتر دووبارە پرس بە دادوەرەکانیش بکەن سەبارەت بۆ پرۆژە یاسایی کە بڕیارە لە ئایندەیەکی دوور پێشکەش بە پەرلەمان بکرێتن.